دەرکەوت و ئەنجامەکە ئاشکراکە طبعا بەڵێ بێعاجزیە بێعاجزی ها قەراری هەر پێ کەسە هەمویان هاوڕێ یەکترین مامۆستا گروپەکە زۆر باشە زۆر بەهێزە ئەو کەسێک کە دەرەچێت یەک شانس هەیە بۆ یەک نەفەریکە کە کاک عەبدولقەهاری خەمە مەلعەبی ئەوەوە ئەگەر کاتی سەوز بدا بە کەسی دووهەم چونکم نزیکن کاک عەدنان و کاک فەرهاد زۆرترین دەنگیان بەدەستهێناوە زۆرترین دەنگیان بەدەستهێناوە کاک عەدنان بە دەنگی خۆی سەرکەوت بە قۆناغی سێ پیرۆزە 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 پیرۆزبایلی ئەکەی بەڵێ فەرهاد ئەگەر مامۆستا عەبدولقەهار کارتی سەوزی خۆی بەکاربێنێت ئەوە ئازادە ئەچینە لای مامۆستا بەڵێ ئەچینە لای مامۆستا عەبدولقەهار مامۆستا کارتێکت هەیە بۆ ئەو پرۆگرامە بۆ قۆناغی دووەم